برسی ژن لەبوونی پۆستە سیادیەکاندا بمانەوێت نەمانەوێت ضرورەتێکی حەقیقی و سیاسی و کۆمەڵایەتی و حتا ئابووریشە لە نێو کۆمەڵگەدا. بەڵام ئایا ئەگەر پرسیارکەین ئەو ژنانە کێن کە ئەچنە ئەو جێگە باڵایەنە و جورئەتی ئەوەیان هەیە کە بتوانن کەیسێکی مەسەلەن توندوتیژی یاخود هەر جۆرێک لە جۆرەکان کە ڕوبەڕووی کۆمەلگا ئەبێتەوە بای ئەوەندە شارەزایان هەیە کە بتوانین یاسایەک دەرکەن ئەو یاسای خۆیان فەرزکەن لە پەرلەماندا بێ لە حکومەتدا بێ لە هەردام و دەستگایەکا بێکەوە سبەینە بۆ کۆی گشتی کۆمەلگا بتوانێت سوودی لەبینێ. بۆیە بە بڕوای من بوونی ئافرەت لە هەموو ئەو پۆستانی کە بەڕێز ئاماژەت پێدا چ دادگاکان بێت چ پەرلەمان بێ چوو ئێمە وەکو ئەکادیمیستێک کە لە ناوەندەکانی زانکۆ ئێمە لە جێگەی خۆمانەوە ڕۆژانە هۆشیاری ئەدەین بە قوتابیەکانمان لە پاڵ ئەرکە ئەکادیمیەکەماندا ئەرکێکی کۆمەڵایەتیشمان لەسەر شانەکە هۆشیارکردنەوەی تاکی کۆمەڵگەیە چ کوڕان چکچانمان چکە مەرجنی هەر ئافرەت توندوتیژی بەرامبەر بکرێت لە ئێستا بەداخەوە زۆر جار لێرە و لێ بیستین پیاوانیش ئەو حاڵەتیان توش دەبێتەوە. بۆیە بە بڕوای من بوونی ئافرەت لە پۆستی سیادی بەڵێ ضرورەتێکی حەقیقی و هەروەها وەکوڵێ کۆمەلگە فەرزی کردو بە سەرمانە کە ئەبێ هەبێت، بەڵام وەکو وتم دووبارە پێویستی بە ئیرادە و هەروەها پێویستی بە شارەزای و لێهاتوو زیرەکێکی تاو هەیە کە بتوانێت جێگەی خۆی لەو پۆستە و لەو کۆمەلگەیەدا جێگیر بکات. زۆر گرنگە ژنان لەو دوو ناوەندە بن کە باست کرد، بەڵام مەرجەکەی ئەوەیە ئەگەر بتوانن کارا بن و ئیش و خۆیان بەڕاستی خزمەتی دۆزی ژن بکەن پێویستە لەم واقع کۆمەڵایەتیە ژیابن باشە بۆ ئەوەی بتوانن خۆیان بزانن کێشە و گرفتەکانی ژن چۆنە و لەکوێوە سەرچاوی گرتو و چارەسەرەکەی چۆنە. مەبەستم چیە؟ چونکە تۆ کێشەیەک لە واقعەیەکی کۆمەڵایەتیە بۆ نمونە ژنان کە کێشەیەکیان هەیە لە کوردستان جیاوازە لەگەڵ ژنێکە هەمان کێشەی هەیە بەڵام لە کۆمەڵگەیەکی ترە. بەڵام ئەوەی کە تێبینی ئەکرێ بۆیە من وتم پێویستە لە هەمان واقع ژیابن بۆ ئەوەی بزانن بە وەکو کوردەڵێ برینەکە لەکوێیە تێبینی ئەکەین ئەو کەسانەی کە ناڵێم هەمویان بەشێکیان ئەچنە مەرکەزی بڕیاردانەوە بەشێکیان لە دەرەوە بە حازری ئەهێنرێنەوە دێنە سەر وەزعێکی حازر بەبێ ئەوەی ئەو قۆناغانیان بڕی بێ کە ژنی کورد بڕیوێتی. بۆیە بڵێ زۆر گرینگە لەو شوێنانە بن لە شوێنی بڕیاردانان بن بەڵام بە مەرجێک کە خۆیان واقعەکەیان بینی بێ و لە واقع ژیابن. حتمما پێویستە ژنان دەسەڵاتیان هەبێ هەم لە دادگاکان هەم لە پەرلەمان لە لیژنەی یاسایی لەبەرچی لەبەرەوەی ئەوان زیاتر ڕەنگە باشتر لە دۆخی ژنان تێبگەن و ئێمەش زۆر جار گلەی ئەوەکەین ئەڵێن ئەوانەی کە داکۆکی لە مافی ژنەکەن زیاتر پیاون نەکژنن ئەمە کۆمەڵی هۆکاری هەیە معنای ئەوە نییە ژنان بتوانانین و ناتوانن لە دادگاکان بەشدار بن و ببنە کەسانێک کە دەسەڵاتیان هەبێت لە بڕیاردانان، بەڵام وەکو خۆمان نەزانین بەشداری کردنیان گەیشتن بەو شوێنە حساسانە لە کوردستانە کۆمەڵی قۆناغ بە کۆمەڵی قۆناغ تێئەپەڕێ ڕەنگە زۆر ئەو کەسانەی کە خزمەتی دۆزەکە ئەکەن نەتوانن بگەنە ئەو شوێنە.